باز لە شێوازی دروستی بەکارهێنانی گۆشتەکەین هەر یەک لە ئێمە لە ژەمە خۆراکیەکانمانە کە گۆشت بەکارێنین گرنگە بزانین ئەم گۆشتە لە کوێ ئەکڕین چۆن بزانین ئەم گۆشتێک کە کڕینمانە گۆشتێکی تەندروستە گۆشتێکی شیاوە بۆ خواردن لە کاتێکا کە تۆ لە نێو قەسابخانەکانە گۆشتەکەکڕی چۆن ئەتوانی گۆشتێکی باش لە گۆشتێکی خراپ جیا بکەیتەوە جا دواتر کە ئیبیتەوە بۆ ماڵەوە چۆن و بەچی شێوازێک هەڵیگریت ئەو بەها تەندروستی کە هەیەی لە دەستینایە تەنانەت زۆر کات لە نێو قەسابخانەکانی شا هەڵگرتنی گۆشت کاریگەریەکی زۆری هەیە ئەبێ لە چ لە گەرمیە کادا مندرێ باز لە ئەم بابەتاناکەین هەروە باسێکیش لەواکەین بزانین متمانەی هاوڵاتیان لەگەڵ گۆشت فرۆشانە چۆنە لە چه ئاستێکدایە ئەو مەترسیانی کە لە بەردەم ئاژەڵا هەیە لە ئێستاە چۆنە ئەمانە کۆمەڵک بابەتی تر گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز حەکیم ڕەحیم کە بەڕێزیان ئەندازیاری کشت و کاڵن لە سامانی ئاژەڵ و هەروە گۆشت فرۆشیشن ئێستا بە خۆشحاڵی لە ستۆدیۆ لامان ئامادەن کاک حەکیم سلااو لێ بە زۆر بەخێربێ زۆر سپاس باگەشتنا زۆر زۆر سپاس بۆ تۆ دەستپێک بە هەر لە مانی ئاژەڵانەوە دەست پێ بکەین لە کاتێکا ئێوە کە بۆ نمونە ئەتانەوێت ئەو ئاژەڵانە بکڕن و دواتر بیبن بۆ نێو قەسابخانەکانی خۆتان لەویا ئێوە چۆن ئاژەڵێکی دروست ئاژەڵێکی تەندروست لە ئاژەڵێکی ناتەندروست جیاکەنەوە ئەو ئێوە ئەتوانن ئەو بڕیارە بن یاخود ڤێتەرنەریە بەتاشی ئێمە دەتوانین ئێمە خۆمان اختیاری ئەو جۆرە حیواناکەین چی سەر بڕین ئێستا بۆ نمونە ئەنواع بەرخمانەیە با بڵین بەرخمانەیە لە وەزنیشی محەدەدایە ئەو کەسێک کە ئەو با بڵێن قەسابی کە ئەو گۆشتا ئافرۆشێ ئەو بەچی بەناوبانگ یعنی ئەو کەسە ئەتوانێت لەو وەزنای بکرێت ینی حیوانیشی ئەبێ قەڵەو بکڕی دەبێ نەخۆش نەبێت چکم ئەگەر نەخۆشیش بێت تۆ بینەری بۆ کوشتارگە بەڕاستی ئەجەڕێتەوە چکم لەبەرەوەی لە کوشتارگەیمە دوو پشکنینوان هەیە پێش سەر بڕین دوای سەر بڕین ینی بۆ نمونە ساگەر بەرخێک ئاژەڵ حیوانێک یان با بڵێن ئاژەڵێکی گەورە ئەگەر گەڕیەک هەیە پێوەی بیان ئێستا تای خوێنبەربوونە هەیە مۆزوعی ئەم تای خوێنبەربوون ئەم گەرەیە هەیە کە پێوێتی ئەوانە هەمی بەڕاستی پشکنی بۆ کەگەر پێوەی بێ ئەجەڕێتەوە نایان سەر ببرێت ئەمە چی ئەو کەسەی کە حیوانەکە ئاکڕێ چی ئەو کەسەی کە با بڵین ئەو دکتۆرە بەڕێزانەی لە کوشتارگەی سلێمانی پشکنی بۆکەن ئەمە لەژێر دەستی دووشانایە ئێوە بە شارەزای خۆتان پێشوەخت دەزانن چۆن ئەو ئاژەڵی کە هەیە پشکنینی بۆکەن کێشەی کەوتۆی تیا دەرەچێ ینی شتێکە بۆ ئێوە بەپی شارەزای خۆتان بزانن ئەم ئاژەڵە نەخۆشیێکی پێوەی یان ساغ و کێشەی نییە بەتاشی دیارە بەڵێ بەڵێ هەراواسیری منانەوە گۆش بۆ قەسا بەڕووکەش دیارەکە ئەم ئاژەڵە نەخۆشیان نەخۆش نییە بەس بەڕاستی ئێستا ینی قەسابەکانیش پۆلین کراون جاکرانەوەتەوە ینی تیا بەناوبانگە بۆی کە ئایا ئەم گۆشتفرۆشە چی ئەفرۆشتێت تیاشیاتی بەناوبانگە بۆی کە ئایا چی سەر بڕێت خۆشبەختانیان ئێستا لە سلێمانیە چی بە هیمەتی لیژنەکانی قایمقامیەت چی بە برادوتەرەکانمان لە کوشتارگەی سلێمانی بەڕاستی کۆنتڕۆڵێکی زۆر باشیان کردووە مەگەر بەدەر لە کوشتارگە سەر بڕێ ئەویان پەیوەندی بە شتێکی ترەوەیە ئەگینا وەک ناو کوشتارگە و ناو دوکانەکانی سلێمانی هەندێکی کەمیانە ڕواناکەم کێشەیەکی وتوانە بێت باشە کاوتە کاک حەکیم با قسە لەسەرەوە بکەین ئێمە لە کاتێکا کە سەردانی قەسابخانەکانەکەین بۆ کڕینی گۆشت ئێمە خۆمان ئەتوانین گۆشتێکی باش لە گۆشتێکی خراپ جیا بکەینەوە ئەگەر شارەزایی تەواو بێ بڵێ باشا بێت چۆن ئەو شارەزای بێت لە چێ بێ ڕێگەکەی چۆن بێ تاوان ئێستا بۆ نمونە گۆشتی بەرە ڕەنگی کاڵە کاڵترە بەڵێ تۆ ئەگەر ماوەی 24 کاتژمێر لە بەڕازی شاب بێنێتەوە ئەحتیاجی بۆ ڕەنگی خوێمێتەوە بەس ئەگەر بەرەو بۆری ڕۆی یان بەرەو تۆخی ڕۆی گۆشتەکە ئەوە دەڵات لەوەکە کە ئەم گۆشتە کۆنە یانەکەوێتەوە سەر خاڵی دووەم میژدانی ئەو کەسە یانی ڕاستگۆیی کەسەکە ئەو فرۆشیارەکە بابڕی تۆ چەند متمانە و بۆیە کە گۆشتی لێکریایە ئایا ئەم گۆشتە شیاوە بۆ خواردن یان کابرا جێی نایەتەوە ئەی فرۆشی ئەڵێ من گرنگیەوەی پارەم دەستکەوێت ئەمەی بەڕاستی لەسەر سمعونای خۆیەکە یانی تۆ ئێستا چۆن قەسابێکی باش لە قەسابێکی خراپ جیاکەیتەوە بۆ شێوی بڵی ئەکەوێتەوە ئەو گۆشتێکی فرۆش جەنابی گۆشت لەم نەکری باشە جاری یەکەم گۆشتەکەم باشە جاری دوم خراپە جاری سێم خراپە تۆ بەڕاستیەوە لەسەر ناوی ئەو کەساکەوێت ڕاستە وانە ئێستا قەسابێ زۆر بەناوبانگە بۆی لەسەر گیرفانی هاوڵاتیان نەکەوێت ئەمە چۆن پێشوەخت بیزانێت یعنی هاوڵاتی مەگەر زۆر شارەزاییتیایە هەبێ گینا بڕوان ناکەم دەگمەن یانی ئێستا ئێمە زۆر ڕۆژانە خریارێکی زۆرێ بۆ لامان ینی زۆر کەمیتیایە گۆشت جیاب کاتەوە یان بۆ نمونە بڵێ من ئەم گۆشتەمێ بۆ فڵان شتمەوێت
کەمن خۆمە پێمان خۆشەوانی کێن بۆ لامان شارەزایان تیا بێت واتەوە گرنگە کاتێککە منیم گۆشتەوە کڕم پێ بڵم بۆ چیمە گۆشتەکە بۆ تکەمە بۆ شلەمە طبعاً تۆ خۆتۆ گۆشت پۆڵینەکە ئێستا لە بەرخێوێنی گەراجێکینەوە باشە هەڵی وەشتێنی پارچەکانی هەشتۆ بۆشتی خۆی بێت خۆ تۆ ناکرێت بۆ نمونە گۆشتی قۆزی بێتەوە برژانم ڕاست یعنی من بەسم لە ویژدانی گۆشت فرۆشەکە ئەمەش ئەگرێت ئەم لای ناگرێتەوە ئایا تۆ چی ئەی بۆ کەسێک کە داوایەکە باشە کاک حەکیم شتێکی تر هەیە بۆ نمونە پێش کاتی لێنان بەزەتوانی گۆشتی باش و خراپ جیاکەیت یاخو زۆر کات لە کاتی لێنانیشە هەنێک گۆشتێ بۆنێکی زۆر ناخۆشی لێت یعنی ئەو نیشانی ئەوە بێت کە و گۆشتە گۆشتێکی باش نەبوو کە تۆ کڕیتە بەڵێ خۆی دوو شت هەیە کە ئەمە جیاکاتەوە یەک ئەگەر گۆشتەکە کۆن بێ خۆی بەڕەنکایە دیارێکم گۆشتە کۆنە ینی بۆنی گۆشت دەلال لەوە ناکەکەم گۆشتە کۆنە پەیوەندی بە خواردنی ئەو ئاژەڵەوە هەیە یان پەیوەندی بە نوعی ئەو ئاژەڵەوە هەیە ئێستا بۆ نمونە بەرخ با بڵێنەوە گۆشتی حیوانێکی ناسکەمانە زۆر دەگمەن ڕێیەکەوێت ئەو گۆشتە بۆنی بێت ئەگەر گۆشت ئەو گۆشتە بۆنی هەبێت پەیوەندی بە علەفەگۆیە پەیوەندی بە کەسەوە نییە بەڵێ پەیوەندی بە منەوە نیە کە منەوە گۆشت ئافرۆشم ینی زۆر ئێمە تووشی حاڵەتا بین بەڕاستی جێگەینی گەرانیە زۆر ناخۆشە بۆ ئێمە باڵون بوون خەڵک سیقەمان پێکا بڕای پێمان لە بەشتەکەمان گۆشتەکەی تێ ئاوا دەرناکەوێت بۆنیشی نایە بەس لە کاتی لێنانەیان کوڵانە بۆنیەت ئەمە کێشەیەەکە زۆر جار بێبوونیش کێشە ینی کاک حەکیم زۆر جار مناقەشەی بۆنی خۆی هەبێت وانێت بۆنی خۆی هەبێت جاران لە گەڕەکە ئێشە گۆشتی لێنە هەمووی زانی کا ماڵە فلانە کەس ئەمڕۆ گۆشتی هەیە بەخوا سووتانەکەشی بۆنی خۆش بوو بەس لێنانەکەش یعنی زۆر جار تامیش جانی لەگەڵ لانەیە زۆر جار باسمان کردووە هەندێک گۆشتکای خیتە شلەوە بەڕاستی بە هیچ جۆرەتانی گۆشتەکە ناگرێت شلەکە و هەندێکی تریش بەڕاستی تۆوەرە هەندێک گۆشتی بی خەرەبامەوە تامی گۆشتەکەگرێ هەر حەزەکەی بامێکە بخۆی کە من بخۆم ئاوا ئارەزم لێتی ئەو پەیوەندی بەچیەوە پەیوەندی بەم گۆشتانەوە نیە کە هاورداکرێن وڵی خۆیمە بەرخی حیوانی خۆشمان تووشی و حاڵەتەوە بێت پەیوەندی بە علەفەکەەوە هەیە پەیوەندی بە جۆری خزمەتکردنەوەیەوە پەیوەندی بۆ شوێنەیە کە تیا بەخێوەگرێت ئایا ئەم کەسی کە ئەم بەڕێزی ئەم ئاژەڵە بەخێوەگا بۆ شێوە تەندروستیە بۆ میکانیزما ڕواکە تووشی و حاڵەتە نەبێت شێوازی تەندروستی چیە شوێنی پاکردنەوەکی علەفەکەی کە یاتی چی ئاياتێ یان بازە بەڕێز یەکێکە ئاژەڵ بەخێوەگا من لێرە بەڕاستی ڕێزمیەوەیان بەش شارەزایی تەواویان نییە لە بەخێوکردنی ئاژەڵەیە ئەنی زۆر دەرمانی زۆر مەوادەیەنی کێنی ئەسڵەن شیاو نییە بۆ ئەوە شارەزاییان لی نازانن ئەو کێشەیە دروستەکە یان بازە خەوەش نایزانن لە وەختەیە کە پشکنینی بۆ بکەن بزانن ئەو شێوازە بەخێوکردنی ئاژەڵە بە خراپ بەخێوکراوە نادەر ناکەوێت زۆر باش و باسی و خاڵەوکی بەڕاستی پشکنینێکی تەواو هەیە لە کوشتارگی سلێمانی باز بەعزە شتێکێکێتە سەر پسپۆری و کەسی گۆشتەکە ئافرۆشێ بۆ نمونە تۆ گاژەڵێکێنی پارچە پارچەیەکی سێرێکی بازە حاڵەتیشی نەخۆشی لە گۆشتەکەی ئەسڵەن لەو شوێنان لە پشکنین دەرچووە بەس نەبینراوە دکتۆرەکەنی بینیویان نابین لێ بەدەزەو نییە لەناو گۆشتەکە بۆ نمونە کیز هەیە بۆ نمونە شتێگەی وەک بردەزیغ وایە دانکی هەیە ئەم شتانی هەیە گۆشتەکە بەڕاستی من خۆم شخصی خۆم پێش ئەم کوشتارگەیە کە لە کوشتارگە کۆنەکە ینی ئاژەڵم بۆ هاتۆتەوە خۆم لە دوکانەوە فڕێماوە ینی نەبینراوە ینی تۆ فاسی بەڵمونە دڵی حیوانەکە فاسی گۆشتەکەیەکەی ئێستا بەڕاستی کۆنتڕۆڵەکان زۆر زۆر باش بۆ فاسی لە بەو بازرڕانی حیوانەکەکەن ئەو حاڵەتانە لەوای دەرەکەوێت نەبیراوە من هاتوتە بەلای خۆم فڕێماوە شخصی خۆم ئەکەوێتە سەر وجدانی ئەو کەسا تۆ ڕۆژانە گۆشت ئەبری چاچەکەی پارچە پارچەیەکی بەڕاستی بازە حاڵەتێکی خۆت ئەیبینی ینی لەوانەیە کابانی ماڵەوە نەبینێت هەستیشی پێ ناکە خوشارەزاییتیانە بەدەست پێ نییە بۆیە من ئەڵێم ئیشی گۆشتفرۆشی بەڕاستی ویژدانە بەڕاستی ئەخلاقە بەڕاستی ئەبێت ئەو کەسەی کاچێ گۆشت تەقری هەر بەڕێزێک بێ متمانەیەکی زۆر تەواوی بەو کەسە هەبێت زۆر ڕاستە باشە کاک حەکیم ئێوە بۆ نمونە کە ئەو گۆشتانە هێننەوە لە نێو دوکانەکانتانەدایەنە لە چ پلە گەرمیە کا گونجاوترین پلە گەرمیە بۆی کە گۆشتی تیاڵگری دوجارێکیش باسیش لەوە بکەین بۆ منە ئێمە لە نێو ماڵەکانی خۆمانە لە چ پلە گەرمیە کە هەڵیگرین ئەو بەها تەندروستی و بەها خۆراکی کەیەتی لە دەستینەیە خۆی گۆشتکە من باسی گۆشتی فرێشەکەینەوێ لە پلەی 0 بۆ 4 بێ بەڕاستی ئێستا من بەڕاستی بۆ چوونێکم بێ لەسەر ئەم گۆژ هەڵواستینەی کە لە جابخانەکان ڕاستی بەڕاستی من پێم خۆش ئەمە لا ببرێت ینی پرێ بە شڕوت بەسەر هەموو گۆشت فرۆشێکەوە
چکم تۆ لە دەرەجەی حلالێ و ژگرا هەڵێواسی و شوێن دوکانە هەڵێواسی کە گۆشتی تیافرۆشتی حتمما ئەوە لە 15 بۆ نەخرێتە بەڕادەوە خۆ سا تەکنۆلۆژیا پێشکەوتووە وەسایل باشە خەڵک وەزی باشە ئەنی بۆ ئێمە خەشتە گۆڕانکاری تاکراوە بەڕاستی بەبێ پێویست نییە ئەمەش دەگەێتەوە سەر بەڕاستی لیژنەکان بیکەن بە شروعیان چاودێری تەندروستی شتێکی وا بکەن کە ئەم دیاردیە نەمێنێت باش باشەکە حەکیم هەر هاو پێچ بۆ پرسیارەکە و کارملانە لەو کاتۆی کە من گۆشت دەتەوە کڕم بۆ منە زۆر جارێمە خۆمان ئەمانەمان بەسەر هاتۆ بۆ یەکێن بە پرسیارەزانم خەڵکێکی زۆری ژەمێ بەسەراتەوە ئینە بازارەمانێ بازارێکین لەوات یەکەم شت گۆشتەکە بکڕێ لای من داین و دوای وەرگ لای خۆت داینیان بیخێ بۆ منە لا ئۆتۆمۆبیلەکەمان دایانێت گەرمە وانە هەر بەدەست یەکری هەموو ئیشی بازارەکەکەی ساعت اینجا دواترە ڕۆیتەوە بۆ ماڵ لەوێەوە ئەنی هۆشیاری ئێوە چیە بۆ ئێمە کە ئەچینە ماڵەوە شێوازی هەڵگرتنەکەی لەتلەتی کەین دای بنین یعنی زۆر جار من کەس لە ناسمیان خۆشمان بەڕاستی تۆ خۆ دەماکی لەتلەتێکا و لەسەر پارچە شوشەیەەکە اینجا هەڵەیەگرێ یان خنە نێو نایلۆنەوە هەڵیەگرنە نێو بەفەرگیرەکانە شێوازی دروستەکەی کامەیە یعنی سەردی خیتە مەنجاڵ لی بنی جەنابێت کە گۆشتی کڕی بەڕاستی هەموو بازارێکەوە تاواقی جابی بۆ گۆشتەکە وانە یان هەب بەڕێزی کتەچی گۆشتا خاتە سیارەکەەوە سعاتێک ئیشی ترەکات دەڕوا بۆ شوێنێت ئیشی بیرێت دەڵێ وڵام گۆشتەکەم بۆ نیاتۆ ئەو پەیوەندی بە کەسەکە خەوێتی بەڕاستی بەنسبەت گۆشت هەڵگرتنیش لە ماڵەوە تۆ بۆ نمونە جەنابی 2 کیلۆ گۆشتەکری 3 کیلۆ گۆشتەکری بۆ ژەمێک چەندێکی پێویستە جای کەرەوە ئەوەی پێویستە بەکاری بێنی کە ئەمێ دەتوانی بۆ ماوەی تا 3 ڕۆژ احتیادیە لە سەلاجابێ لە ساکەرەوە بێت تا 3 ڕۆژ بۆ هیچ کێشەیەکی نییە لە دوای ئەوتانی بخێتە بەفرگرەوە گۆشتی خێر لە هەموو ماڵەکە تا ئێسش ماوە لە سەلاجەیە لە بەس لە بەفرگرە ئاساییە تا 3 ڕۆژ زۆر هیچ کێشەیەکی نییە ئەگەر بخێنە بەفرگرە بەمەرجێک ئەم گۆشتە چۆن براوەتەوە ینی تۆ بۆ نمونە بەڕێزیە گۆشتی شێناوە هی قوربانی یان کڕیوێتی تۆ 2 ساعت 3 ساعت لە علاگەیەکە داوناوە تێگەی دنیای میکرۆ و بەکتریا لیاوە ئەخێتە سەلاجەکەەوە بەڕاستیەوە تەحملی 24 ساعت جنا باشە ئەو لە سەلاجەیە قیناکە بەڵام بوو وڵا حاڵەتی تر هەیە سا بڵین لەم جۆگەرمی ئێسای خۆمانە ئێمە قالین 72 ساعت من شخصی خۆم ڕۆژانە لەناو گۆشت تایشەکەم کۆنتاکتم لەگەڵێ هەیە شارەزایم تێیازانم تەسەوڕ ناکەم بەم جۆگەرمی ئێستا 72 ساعت گۆشت تەحملکە خاستە نە گۆشتانی کە زۆر چەورن بە دەرەجەی 1 2 قیمە سێمین جگەری حیوان ناتوانێت تحمل ناکات بۆ تێکەچێت ڕەنگە گۆڕێ بۆ نەکات ئەترشێت ڕاستە بەس کاک حەکیم ڕەنگە زۆری نەمان لە ناو فرێزەرەکانمانە لە ماڵەکانمانە گۆشتمان هەبێ بۆ حاڵەتی احتیاط زۆر کایتر میوانێکە لە پڕایەت یان هەر بابەتێک ڕەنگە تۆ نەتوانی هەموو ڕۆژە بچی بۆ ناو بازار و گۆشت بە فرێشی بکڕێ ئەویان ئاساییە لە ناو فرێزەرادانی هیچ کێشیشی نیە توانی دەریکەیت و بەس بەچی بە شێوەیەک تۆ خاوێکی دۆم گۆشتە خۆی دوو شێوازی خاوکردنەوەی گۆشت دەیە باشە بەچی شێوەیە کە تۆ لە مجەمیدایە لە بەفرگرایە دەرینی بیخێتە ناو سەلاجەکەەوە مای 24 ساعت باشە ئەمە حاڵەتێکی حاڵەتی پڕ بڵێ حاڵەتی کوڕتو توێتیکەیتە ناو قاپێک ئاوی بابلین ئاوی احتیادی بەلوعەوە تەنشیەوە ئاوێکی توێ ساردەوە بڵین ئەو کاتە بە هێواشی خاوە بێت یان توانی مایکرۆ بەکاربێنی هەرچەنە من قەت لەگەڵەوەیانی بەڕاستی وەشتیشی ئەمەلی نییە باشە کاک حەکیم شتێک هەیە نای قەیرانی ئاژەڵ بێت یعنی شتێکی وا ڕوئایات لە ئایندەیە بەکارێ گۆڕانی ژینگە نەمانی لادیەکانمان ڕوبەری سەوزایی و ئەو ڕوبەر و حەقلانی کە خۆت دەڵێک بوونە ئاژەڵەکانی تیادا لە وەڕێنرێت پەرژینێ بێت لە ڕووی بینەرانمان ینی ئەمانە کاریگەریان هەیە لەسەر کەمبوونەوەی ڕێژی ئاژەڵ بەڵێ بەڵێ ئەم دیاردەیە تازە نییە کاک باشە کاگای دەمێکم دیاردەیە بەس چارەسەرەکەی چییە تۆ لەگەڵ ژینگای شتێکی پێ دەمێکە چەند ئەنی هۆکاری باڕاست بوون لە غڵتایەمە بەڕاستی 10 ساڵ زیایشانی پشتمان بە سنوورەکان بەستووە یعنی ئەوە هۆکاریەوەی کە پشتمان بە هاوردەکردنی ئاژەڵی تر بەستووە لە وڵاتانی ترەوە سوودیای ساڵن گۆشتی سوودیا بازارەکانی کوردستانی تەنیوە خۆی ئێستا زیاتر حیوان لە ئێرانەوەی بەڕاستی سوودیا بە حکومی بەرزبوونەوەی گۆشت لە سووریا و ئەوش کە ساڵش کە لێ ڕویاوە ئاژەڵ زۆر بەرز بۆتەوە بەس بۆچی حیوان لە ئێرانوێتە ئێرە پەیوەندی بە جیاوازی نرخی دراوەکەەوە هەیە بەڕاست ئەو بای لێ کردووە ئەگەر حیوان لە ئێرانەوە نیە یان لە سووریاوە نێتە ئێرە نەوەک بۆ زۆر کورد بۆ سلێمانیان کوردستان کە هەموو عێراقا هەموو عێراقا ئاژەڵ لەگەر نێت بەڕاستی کێشەیەکی زۆر زۆر دروستە بێت تۆ ئەم کێشە ئابووری کە لە جیهانیان ڕویاوە ئەم شەڕی رووسیا ئۆکرانیا کێشەی دەستی لەسەر هەموو شتێک کردووە
ئێمەشی گدۆتەوە بەس ئێمە بۆ زۆر بۆ پێمان دیار نییە بە نیسبەت گۆشتەوە پەیوەندی سنوورەکانمان ئێمە نرخی جیاوازی نرخی دراوەکانمان هەیە ئەگەر ئەوە نەبینێت کیلۆگرام بە 20 ناکڕێ ئەمڕۆ باشە تاسەوەڕەکەم بەرەو خراپیش بڕوامە ئایا تۆ تا چەند یەکەم سنوانە کراوەیە جاری وایە داخرێت بە قاچاقشی دەدەبدیەوە یعنی هێشتا لە چا خۆی هەرزانە هێشتا لە چاو خۆیان لە چاو کێشانە و شتانی کە بەرز بۆتەوە بەڕێی من ئەمە ڕێی منە شتێکی کەوتۆ بەرز دەبێت بەڕاوردبندێک وڵات نرخەکەش تا هەرزانە لە چاو هەندێک لە چاو هەندێک وڵاتی تر باڵێ لە تورکیا گۆشت گرانە زۆر زۆر ئەوە لە ئێران هەر زۆر گرانە لە سووریا گرانە لە ئەوروپاش ئەم کێشەیە هەیە لای خۆشمان نرخی گۆشت لە قەسابخانەیەک و بۆ قەسابخانەی تر جیاوازی هەیە بۆ منە لە شوێنێکە بە 16,000 لە شوێنێکی ترا ئەبینی بە 14 بە 12 ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە بەڕای شوێن هەیە لە هەژدە لە شوێن هەیە بە 11 هەر لەم سلێمانی ئەمە هەیە ئەمە کەوێتە سەر جۆری و گۆشتی کای فرۆشن پەیوەندی بە کوالیتی گۆشتەکەەوە هەیە پەیوەندی بۆ گۆشت فرۆشەوەی ئایا گۆشتە چۆنە فرۆشی ئەن جەنابی گۆشتەکری حەز لە چی ئەسا من باسی کوالیتی گۆشت بکەین بەڕاستی تۆ بێ ئەو متمانی کە هاتە نەیدۆڕێنیت باشە ئەو کە جەنابی گۆشتەکری لە من ئەبێ بۆ شێوێک منە دەمێ یان من خۆم حەز ئەەکەم شخصی خۆم حەزەکەم ئەو ستانداری کە دامنەوە ئیشی لەسەرکەم لای نییەم لی لەو کوالیتی لا نییەم ئەنی زۆر جان نرخی ئاژەڵ زۆر بەرزە بێتەوە تۆ نابی ئەم کوالیتی خۆ بگۆڕی بیکەی بە شتێتر بۆ نرخە بیفرۆشی سا بۆ نسبەت باسی گۆشتی بەرخ و جۆرەکە بکەین گۆشتی بەرغ ئێستا ئەمڕۆ بە حەڤە بە 18,000 باشە تۆ ناکرێت ئەمە زۆر گرام بچی گۆشتی مەڕبێنی بەم نرخە بیفرۆشیتەوە جا خۆت گۆشتی مەڕ فەرقیە گۆشتی بازە ئاژەڵی تر فەرقیە ئەتر ئەو کەسەی چۆنی گۆشت ئەفرۆشتێ من تا چەند ئەم گۆشتە پاکەمێم لەسەر خواستی جنابی لەسەر ئەم گۆشتەیە تا چەندێک خواستی لەسەرەتی تا چەندی ئەو کرانەی کێن بۆ لای من ئەم بەم شوێ دروستە پێویستیانە من کڕیارێ بەلای من بەڕاستی لێ تۆ گۆشتی باشم بەرێ من کێشەی نرخەکەیم نییە خۆستا هەرچەنە ئێستا بازەشتێکی ئێمە بەڕاستی من شخصی خۆم بازەشتێکم پۆلین کردووە بۆ نمونە قیمەیە بە 18,000 قیمەیە بە 16,000 هێشتا بە 14,000 ئەمە پێوەندی بە نسبەی چەولێکیوە پەیوەندی بە کوالیتیەکەوە ئەم قیمەی خراپیان چاک باز ئەمە لە قەسابێکەوە بۆ قەسابی ترە گۆڕێت تێگی لەبەرای خۆت دەستە خۆش بێ کاک حەکیم دەستی بەش خۆش بێ سپاس بۆ پاڵی زانیاریەکان سپاس بۆ ئامادەبوونتمان جوڵان کردی